بینەرانی عزیز بەردەوامی لەگەڵتان کاکە چیا دێمە لای تۆ گەر لێکۆڵینەوە لەگەڵ بەرپرسی یەکەمی ئاسایشدا بکرێت کێ دەبێت لە بەردەم دادوەر ئامادە بێت لە کاتێکدا بەرپرسی ئاسایشی گشتی هەرێم لە وا دەڵێن خۆیان وا دەڵێن کە لە یانزەی چوارەوە دەستی لە پۆستەکەی کێشاوەتەوە کەواتە دەبێت کێ لە بەردەم دادگا ئامادە بێت بۆ ئەم مەسەلەیە لە ڕووی قانونیەوە. بڵێ ئاسایشی گشتی موسسەیەکە کە هەمومان نەزانین دامەزراوە و کاری پێ دەکرێت و معتەبەر و شەرعیەتی راوەتێ وەچەنەهای چەند ساڵە وجودی هەیە و بەپێی قوانینەکانی کە قانونی عقوباتی عراقی و بەڕێز دادوەرە بەڕێزەکان دۆسەی تایبەتمەند بەپێی ئەو کێشانە دروست کراوە و بەپێی بە علمی جیهازی دیعای عام کە بە بەردەوامی نوێنەری تیا هەبووە لە ناو ئاسایشا و سەردانی بەردەوامیشانەکە و سەردانی سجنەکانی شەکە و ئیطلاع لەسەر ئەوراقەکانی شەکەن بە هەمان شێوە کارەکانی خۆیان جێبەجێ ئەەکەن وەکو چێ بەرپرسە لە ڕووی قانونیەوە ئامادە بێت لەم دۆسەیەدا ئەوە ئەمێنێتەوە بۆ لای بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوە بەپێی ئەو شەکوایی کە تەحریک کراوە لەلایەن ئەو خوشکە بەڕێزەوە کە خێزانی کۆچ کردووە هەموو کەسێک سربەستە ئیتیهامی چی ئەکا وەکو موسسە یا وەکو شەخص من ئیتیهامی موسسەیەکە کەم ئەڵێم وای پێکردوم وای پێکردوم وای پێکردوم هەموو ئەقوالەکانی وەکو شەکوای جزایی تەثبیت ئەکرێ بەڵام لێرەیە وەکو موسسە قسە بکەین وەکو موسسە یا وەکو شەخص آخر ئێستا ئەو من ئیطلاعم نییە لەسەر شەکواکەی ئەو خوشکە بەڕێزە چی نووسیوە لەبەرەوە ناتوانم بڵێم تەوجیهی اتهامەکەی بۆ چیە کردووە ئەو مجرد شەکوایەکی ئیقامە کردو لەسەر لە ڕووی گریمانەیە ینی بە ئفترازی گەر موسسە بێت سکاڵاکەی بڵێ چۆن دەبێت مەسئولیەتەکە یەکەم شت ئەم شەخصە مەوقوفە ڕاگیراوە بە ئەمری بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش بە علمی دیعای عام تەوقیف کراوە لە موسسەیەک ناو سجنێکە ئامری با بڵین سجن طبعا هەموو سجنێک مدیری هەیە پاسەوانی هەیە ئەو پاسەوانانە تەناو بکەن لە بینی خۆیانە ئەم شخصە بۆ لەوێ بوو یا بۆ لەوێ نەبوو ئەوە مێنێتەوە بۆ جێڵین بۆ بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوە مدیری سجن حەزەکەم ئەو برادرانیش هەموو قانونین مدیری سجن وەزیفەیەکی تەنزیمی هەیە ئیداری تەنزیمی پاسەوانیش ینی با بڵێ ناوەکەی خۆی بەخۆیەوێتی هەڵنەهاتنی تۆمەتبار وجودی پاسەوان لە بەردەم دەرگایەک کە لە قانونا پێڵێن بەدل عنایەت الرەجل المعتاد من ناتوانم لەگەڵ هەموو سجنێکە مرافقی بخەمە ژوورەوە ئەگەر بەو حسابە بێ سجنێک 50 کەسی تیا بێ بنە بێ 50 پاسەوان بە دیارێ بدارێن بۆی خۆی نەکوژێ بەڵام بۆ حاڵەتێکی وا نەدەکرا ئێستسنا بکرایە حاڵەتێکی وا بەپێی ئەو ڕوونکردنەوەی کە ئاسایشش بڵاوی کردوێتەوە بەپێی ئەو شتانی کە خودی ڕوونکردنەوەکەی ئاسایش دەڵێت کە خۆی خنکانەوە کاتێکێشتا لیژنەی لێکۆڵینەوە چاوەڕێی نەتیجە ئەوان ڕوونکردنەوەیەکە ئەمەش خۆی بۆ خۆی شتێکی ناقانونی نییە ڕوونانە بەعکسەوە موسسەیەکی معلوماتیە بەپێی معلوماتی و هەواڵی خۆیان ڕوونکردنەوەیان تەوزە کردو زۆر ینی مخالفەی قانونی ناچێتە ژێربابی هیچ مخالفەیەکەوە بەوە بێت تەسریحەکەی منیش وەکو پارێزەرێک لە سەرەتای مۆزوعەکەەوە کەڵم وەکیلەکەم ئیفراجەکەم وەش مخالفەی قانونە هیچی لەسەر نییە کاک نەوزاد بەنسبەت ئەو ڕوونکردنەوەی ئاسایشەوە تۆ تێبینی چییە بەنسبەت ئەو ڕوونکردنەوەی لە ڕووی قانونیەوە ئەم کەسە ئەگەر خنکابی ئەگەر خنکێنرابێ بە هەردوو ڕووەکەیەوە ئاسایش بەرپرسە لێ ئەم کەسە لە ئاسایش زیندانی کراوە بە بڕیاری دادوەر بەرەوەی بە کەفالەتیش ئازاد بوون نەیگرتوتەوە دەبێت ژیانی پارێزراو بێت دەبێت ژیانی پارێزراو بێ دەبێت ژیانی پارێزراو بێ دەستگای ئاسایش چ ئەو ناو ئاسایشە چەند دەستگایەکی تر هەیە بۆ نمونە بەشی ڕامیاری هەیە زیاتر لێکۆڵینەوەکان لە بەشی ڕامیارین وە سزنیش بەشێکە پێم وایە لە بەشی ڕامیاری و مدیری سجن هەیە و پاسەوانیش هەیە ئەمانە هەموو بەرپرسن و ئەمانە هەموو دەبێت لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکرێ و چەند یاسایەکمان هەیە ئێمە یاسای ئیداری سجوونی عێراقیمان هەیە ژمارە 66 ساڵی 36 کە باز لەواکە چۆن ئیدارەی سجنە دەی چۆن ئیدارەی زیندانیەکە دەی چ لە هەر مەرحەلێک لە مەرحەلەکانە بێ نظامی سجوونی ژمارە 35مان هەیە لە ساڵی 1940 نظامی مەدرسەی ئیسلاحی ئەمان زیاتر بۆ ئەوانەیە کە حکم دراون و چێنە مەدرسەی ئیسلاحیەوە و ئێمە بڕیارێکی سوڵتەی ئیتلافی موقەتیشمان هەیە کە ژمارە دەیە کە لە 2004 دەرچووە کە ئەمەش باز لەواکە چۆن مؤهلات بە پشتبەستن بە قسەکانی خۆت گەر بە گریمانەی قسە بکەین دەبێت سکاڵا لەسەر کێ چ بەرپرسێک چ بەشێکی ئاسایش تۆمار بکرێت
لەو کاتەیە کە دەڵێ بەڕێوەبەری ئاسایشی گشتی چکو ئەم کەسە لە ئاسایشی گشتی بوو لە ئاسایش سلێمانی نەبووە لە ئاسایشی گشتی ئیستیقالەی کردووە جارە خۆی گومانەوە هەیە بۆ لەم کاتەیە ئیستیقالە دەکات دووەم ئەگەر ئیستیقالەی کردو ئەرکەکەی بەچێ سپێردراوە چکو هەر کەسێک لە پۆستێکە کە ئیستیقالە دەکات بە تایبەتی لە دەستگایەکی وا گرنگە دەبێت دیاری بکرێت لە هەمان کاتە ئەرکەکەی بەچێ دەسپێردرێت دەبێت لەسەر ئەو کەسە لێکۆڵینەوە بکرێ تەنانەت لە ناوەڕاستی لێکۆڵینەوەی ئەو کەسەشە بێت کە تۆمەتەکانی ئاراستە کراوە وەکو لەم حاڵەتە دەیبینین لە هەشتی مانگ چۆتە بەردەم دادگا لە 11 مانگ دەست لە کار دەکێشنەوە لە 14 مانگ گیان لە دەست دەدات دەبێت ئەوەش لێکۆڵینەوە لەگەڵا بکرێت لە 11 مانگە هۆکاری دەست لە کێشانەوەکەی بەڕێوەبەری ئاسایشی گشتی چییە بەچێ هۆکارێک دەستی لە کار کێشاوەتەوە چونکو ئەوەش بەداخەوە کە شتەکانی ترکێ ئێمە ناتوانین نەقیل من لەسەر هیچی ڕەنگە هۆکارێکی خۆی هەبێ بۆ دەست کێشانەوەی بەڵام ئەوەش گومانێکی دروست کردووە لەسەر ئەوە بۆیە سجن دەبێت لە قەیتانی پێڵاوەکەیەوە کە ئەچێتە ژوورە بزانن پێڵاوەکەی قەیتانی تایەکە هۆکارێکە بۆ خۆکوشتن و خۆخینکاندن ئایا پانتۆڵەکەی قایشی پانتۆڵی هەیە پێی نییە چه هۆکارێک لە ژوورەکەی هەیە ئەبێ هەموو ئەوانە بەرپرسن لەوەی کە هیچ هۆکارێک لەم ژوورەیە نەبێ بۆی ئەم کەسە بتوانێت خۆی بخینچێنە یا خۆی کەواتە لە ڕووی قانونیەوە بەرپرسیاری یەکەم کێ لە ڕووی قانونیەوە بەرپرسیاری یەکەم ئاسایشی گشتیە کە ئاسایشی بە هەمویانەوە نا بە هەموو وەکو مؤسسە نا بەڕێوەبەری گشتی ئاسایشی گشتی یەکەم کەسە و ئەو بەرپرسیارەکە ئاخاتە سەرچێ لە بەڕێوەبەری بەشی ڕامیاریە بەڕێوەبەری سزنە پاسەوانەکانە بەرپرسیارەکە ئاخاتە سەرچێ یەکەم کەس ئەو بەرپرسە بەڵێ کاکستار دواپرسیارم لە تۆ ئەەکەم پێشەوەی بڕۆمە لای میوانەکانم گەر بە کورتی وەڵامم بیتەوە چەند جارێک باس لەوە کرا کە پشت بە مادەیەکی یاسای پارلەمان بەستراوە بۆ دەستگیرکردنی یاخود بۆ بردننی بۆ لێکۆڵینەوە لە ئاسایش بەڵام هەر بەرپرسێکی ئیداری ئەم شارە دەڵێت کە بەهۆی بوونی پشێوی و ئەو ژمارە زۆری کە سوکاری قایم قام لە کاتی لێکۆڵینەوە بۆ یە کەیسەکە گوازراوەتەوە بۆ ئاسایش ڕای تۆ چیە؟ ئەو کەیسە خۆی هەر لە ئاسایش بووە بەر لەوەی کە خاڵی کەواتە ئەو ژمارە زۆرەی خەڵکو و کە سوکاری قایم قامی بوونەوە هیچ کاریگەریەکیان لەسەر ئاراستە لێکۆڵینەوەکە نەبوو ئەفوو ئەو کات ئەو ڕۆژەی کە بەنیاز بوو تەکانی وەربگیرێ لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەیە خزم و کەس و دۆست و برادەرەکانی هات بۆ ناوێ وەکو ئێحساسێکی خۆیان بۆەوەی کە ئەم شەخصە کەسی خۆیانە و بانکراوە لە دادگاوە تەنها ئەوە بوو هیچی تر بەڵام بۆ لە دادگا بوو لە کاتێکدا گەردەکرا لێکۆڵینەوەکان لە ئاسایش بێ بۆ هەر لەسەرەتاوە خۆی هەموو دۆسیەکی لێکۆڵینەوە ئەو دادوەرە بەڕێزەی کە ئاسایش تحقیق لە ئەوراقی ئاسایشاکە ژوورەکەی هەر لە ناو دادگایە ئێستا لەبەر ئەو حاڵەتەوە بۆ ناو ئاسایش لێکۆڵینەوەکان ئەوراقی تحقیقی لە ناو ئاسایشی گشتیایە بەڵام ئەو دادوەری کە لێکۆڵینەوە ئەکا لەو دۆسیەیە یعنی ژوورەکەی و مووقعەکەی خۆی لە ناو محکەمەیە یعنی سەر بە ئێستێنافی ناوچەی سلێمانیە دادگایەکی جیانیە لەو محکەمەی کە ئێستا هەیە و کە ئێستا مۆجودە یعنی شتێک هەیە تێکەڵ کراوە لە نێوانەوەی کە ئاڵێن ئەم دۆسیە لە دادگاوە گواستراوەتەوە بۆ ئاسایش نە لە ئاسایشەوە لێکۆڵینەوە کراوە لە دادگا وتەکان پەسەند دەکرێت و دادوەر بڕیاری خۆیەیە نانی هەمان بەڵام ئەماژە بە شتێک بم ئەو بڕیارایی کە دەرچۆ لە سەرۆکایەتی هەرێمەوە لیزنەیەکی ئەکادیمیان تشکیل کردووە کە لە دادوەرێکی بەڕێز سەرۆکێتی نێوە نوێنەری وەزارەتی ناوخۆ مافی مرۆڤ و داواکاری گشتی و وەزارەتی سەحەیتایە کە ئەمە لێکۆڵینەوە ئەکەن و بەردەوامیشن لە لێکۆڵینەوە ئەنجامەکانیش دواتر ئەوان ڕایەگەێن و ئەو کاتە هەموو لایەک دڵنیابێتەوە لەو ئەنجامانی کە بەدەست دێت. بینەرانی عزیز ئێستاش کاتی ئەوەیە بڕۆینە لای ئەم خوێندکارانە بۆ ئەوەی پرسیارەکانی خۆیان ئاراستی میوانەکانم بکەن. سەرەتا من ڕووی پرسیارمەکەم ئەو دوو بەڕێز پارێزەرە گەرناوی خۆشە بڵێ عزیز نەبێت. من ناوم پشتیوان سەلاح محەممەدە برازای خوا لێ خۆش بوو. ڕووی پرسیارەکەمەکەمە ئەو دوو پارێزەرە بەڕێزە کاک نەوزاد و کاکچیا؟ بەڵێ یەکەم کە لە قسەکانانە ئاماژان بۆ کردکە ئاسایش نییە ئاسایشی گشتیە کێشەکەی خوا لێ خۆش بوو لە ئاسایشی گشتی بوو نەک لە سلێمانی. ئەمەش پرسیارێک لای خەڵک دروستەکە ئایا بۆ لە ئاسایشی گشتی بووە بۆ لە سلێمانی نەبوو خۆ قەزێکەی خوا لێ خۆش بوو لە دەرەوەی سنووری شاری سلێمانیدا نەبووە. ئەمە پرسیارێک دوو هەم باسی ئەو یاسایان کرد یاسای ژمارە سێ مادەی سێ بڕگەی حوتی یاسای 4 ساڵی 2011
ئەو یاسایە کاتێک جێبەجێکرێواز ئەم لە یەکگرتنەوەی هەردوو ئیدارەیە بەڵام ئەم یاسایە جێبەجێ کراوە ئێشتا هەردوو ئیدارە هیچی نەگرتوێتەوە ئەم پرسیارم هەیە بەڵێ پرسیارەکانت تەواو بوو بەڵێ دەست خۆش کاردۆ ئەسان خوێنکاری قۆناغی یەکەمی ڕاگەاندن سەبارەت بەم دۆسیە بە بڕوای من هەر لە سەرەتاوە نەتوانرا مامەڵە لەگەڵم قەزیە بکرێ بەهۆی ئەوەی کە کاتێک قەزەکە ڕوودا ئێمە جۆرە لە ناڕوونی هەبوو لە لێڵی هەبوو لە قەزەکەیەوە هیچ ڕوونکردنەوەیەکمان لە سەرۆکاتی حکوومەت و سەرۆکی ئێرێمەوە نەبیست و دواتر ئێمە برادرێ باس لەوە کرد کە با خەڵک بێئەمەل نەبێەوە ئەو قەزەیە تێکەڵ بە ئەنجەندای سیاسی حیزبەکان نەکرێ بەڕاستی وەکو ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەوەی کە بێئەمەلە لە دادگا ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ لیژنە و لیژنەکاریە پرسیارەکەم ئەوەیە ئێمە بەڕاستی ئەگەر دادگا هەیە خۆی وجودی یاسای چیایەکەم ئەگەر دادگا وجودێتی هەیە و یاسا هەیە دروستکردنی چوار لیژنە لە پایچی لیژنەیەک لە سەرۆکۆمارەوە ینی تەداخولکردنی سەرۆکۆمار پێویستی یاسایەکە لەم قەزیە و پرسیارە گەڕکردنەوەی بدرێت هەر ئەو کاکەی تەنیشتێ من هەڤاڵ محەممەد خوێنکاری زانکۆ ڕاستیە ئەم کەیسە پرسیار زۆر هەڵەگرێ بەڵام ئەوەی کە من هەمە دوو پرسیارەمەیەکیان بۆ کاکبورهان ئەوەی تران بۆ کاکچیایە کاکبورهان وەک ئەندامی لیژنەی یاسایی تاکو و چەند ئاگداری وەکو باسەکری ئەو نامەی کە بەڕێزخوا لە خۆش بوو باڵێن بەجێ هێشتووە تاکو چەند ئاگدارە وەکو باسەکری ئەو نامە لای داواکاری گشتیە ئایا کاتێکە لیژنە و لیژنەکاری پێکەندرێت بۆ ناترێت تاکو ئێستا ئەندامانی لیژنەکە هەرچۆ لیژنەکەش باڵێن هیچ ئاگدارێکی خۆیان لەو نامەیە ئەڵێن ئێمە بەدەری لەو نامە هیچ ئاگدارێکمان لێ نییە پرسیاری دومیش بۆ کاکچیاوەیە وەکو زانی بۆی ئەو شاڵەوەی تەکنۆلۆژیای کە جیهان و کوردستانی گرتوێتەوە بەشێکی زۆری دام و دەستەکانی کوردستان و هەموو جیهانی تەنانەت پارێزراوە بە کامێرەی چاودێری ئایا کەسێکی گرنگی وەکو پارێزگار دەسڵاتێکی بەرزترین دەسڵاتی هەیە چۆن ناکرێت یان کامێری چاودێری یا ئەگەر هەیە و کۆژزانین وەکو ئەو باڵین ئەو لێدوانە ڕۆژنامەوانی و کۆی کە لە ڕاگەنەکانە باسەکرا لە سای 99 ئەگەری بوونی باڵین کامێرا هەیە لەو ژێرەیە زۆر سپاس ئەو کاکێ وریاد جەمال خوێنکاری ڕاگەاندم پرسیارەکەم ڕاستی کاکبورانەکەم ئایا پێکێنانی ئەم هەموو لیژنەیە لە ڕووی قانونیە تاکو چەند یاساییە قانونیە ئایا پێکێنانی ئەم لیژنانە بۆ دیزە بە دەرخۆنەکردنی ڕووداوەکە نییە چکە لە پێشتریشە چەند لیژنێکی تر پێکات و هەر بۆ دیزە بە دەرخۆنەکردنی ڕووداوەکان بووە ئایا ئەمە ئەومان پێ ناڵێت کە دەستگاکان یان سیاسەکانی ئەم وڵاتە سیقان بە یەکتر نییە بۆیە هەم لیژنە پێکێنن سپاس زۆر سپاس سۆران نورەدین خوێنکاری بەشی ڕاگەاندن پرسیارەکەم بۆ کاکستار پارێزەری خوا لە خۆش بوو هەیە کە ئاماژەی بە کۆمەڵە قسەکرد لە سەرەتای قسەکانی ئەو بوو کە پارێزەر تێوەگلاوە لەم بابەتەدا ئێمە وەکو هەمومان نەزانین لە هەموو وڵاتانی جیهاندا پارێزەری شارێک یا توانین بڵێ قایمقامی شارێک کەسایەتێکی ناسراوە لە شارە کەسێک بەم هەموو پۆستە ئیدارە گەورەوە دەهێنێتە بەردەم دادگا ئایا کەسانی تر بۆ نەهێنراون وەکو خۆی دڵ چەند کەسێکی تر هەیە لە پشتی ئەم دۆسی گەندەڵیەوە ئایا ئەوان بۆ تا ئێستا دیار نین و قایمقام بەم هەموو پۆستە ئیدارە گەورەوە بۆ تا ئێستا ئەو دیارە سوپاس گەر بە کورتی سپاس هێژا سالار خوێنکاری بەشی ڕاگەان پرسیارێکم لە کاکستار هەیە سەرەتا لە قسەکانی وتی من زۆر گەشت بینم بە دۆسیەکەی قایمقام و ئەمتوانی دەربازیکەم لە دۆسیە بەڵام لە قسەکانی کاکبورهانە دیارە کە دەڵێت لە ناو ژووری سزنەکەیە تەنەکەیەک و وارێکی وارێکی کارەبایی هەیە بەڵێ زۆر سپاس کاکبوران دێمە لای تۆ سەرەتا وەڵامی تۆ بە پرسیارەکان وەڵامی من بۆ پرسیارەکان دەربارەی و بەڕێزە پرسیاری کردچی زانیاریەکمەوە دەربارەی نامی خوالی خۆش بوو ئەوە من نازانمەوە پەیوەندی بە جیهازی داواکاری گشتیەوە هەیە بۆ ئێمە ژنیێتە دەخۆلی تیاکەین هیچ زانیاریەکیشم نییە ئایا ئەو نامێ وجودی هەیە یا وجودی نییە چیتیایە و چیتیان نییە کاگوریاش پرسیارێکی کرد پێگەێنانی لیژنە چەندێ قانونی خۆی بە دەرەجەی ئەساس لێکۆڵینەوە ئیشی دادگای بەپێی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی کە لە ساڵی 1970 دەرچووە بەڵام دروستکردنی لیژنەی تحقیقی ئیداری بەو پێی کە قایمقام کەسێکی ئیداری پلەپۆستێکی بەرزی هەیە لە ئیداری وڵاتە دروستکردنی لیژنەی تحقیقی ئیداری لیژنەیە بۆ تەقاسی حقایق ئەمە هیچ مانعێکی قانونی نییە بەڵێ لە قسەکان تا ئاماژەت بەوەدا کە نامەکە
زیاتر پەیوەندی بە داواکاری گشتیەوە کەواتە ڕۆڵی داواکاری گشتی لەم قەزیە لە ڕووی قانونیەوە چۆنە بینی هەر لە سەرتاوە ئەوەی خاوەنی قەزێکە بۆ تەحریشی کردووە بۆ لە قسەی هاوڕەکانیشمان و لە ئیعلامی شەوجۆمان لێبوو جیهازی داواکاری گشتی بووە بەڵێ دێمە لای تۆ کاکستەر بە وەڵامدانەوەی پرسیارەکان سەبارەت بە وەڵامی ئەو بەڕێزە کە باز لەوە کا دەڵێ من گەشتبین بووم بە دۆسیەکە ئەوە ڕای تایبەتی خۆمە دۆسیەکەم خوێنۆتەوە و بە پێی ئەو معلوماتانەی کە هەم بووە دۆسیەک بزانم سەرکەوتوم تایان سەر ناکەوم ئەتوانم ڕای خۆمی لەسەر بڵێم وەکو گەشتبینی ئێستا شتێکی دەکەمەوە گەشتبین بووم بە دۆسیەکە بە سەرکەوتنم لە دۆسیەکەیە سەبارەت بەوەی کە ئایا کەسانی تر تێوەگلاون و ئایا کێن و کێنین ئەوە دادگای لێکۆڵینەوە دواتر خۆی هەر کەسێکی بوێت هەر کەسێ ناوی هات بێت فەرمانی گرتنی بۆ دەرەکات لە هەر پلە و پۆستێکا بێت دڵنیاتانەکەمەوە لەوەی کەوای یاسا سەروەری خۆی پاراستووە و ئەی پارێزێت و باشتریشە بێت و بۆ سەروەری یاساش زیاتر گەشت بینم بڵێ کاکەچیا دێمە لای تۆ بۆەوەی وەڵامی ئەو پرسیارانە بیتەوە کاک پشتیوان پرسیارێکی کرد دەڵێ بۆ دۆسیەکە لە ئاسایشی گشتی بوو بۆ لە سلێمانی دەبوو لێرە یەک ڕوونکردنەوەیەکم هەیە حەزم بۆ جەنابتان و بۆ بینەران هاوکارانم زانە یەک حاکم یەک دادوەری لێکۆڵینەوەمان هەیە حاکمێکی تەحقیقمان هەیە بۆ هەموو ئاسایش کە هەموو دۆسیەکانی گشتی و سلێمانی ئەبینێ هەنی یەک حاکمی تەحقیقە یەک پێنووسی دادگامان هەیە دوو محەق عەدلی بۆ تەرخان کراوە لای سەرۆکایەتی ناوچەی تێخەڵچوونەوەی سلێمانیەوە کە مەحکەمەیەکی مەدەنی و دادوەرێکی لێکۆڵینەوەی بۆ دابین کردووە قەزایەکانی سەر بە سلەیمانی و سەر بە گشتی شەبینیە بۆ لە گشتی بووە من لەبەر ئەوەی لە سەرتاشا باسم کرد لەبەر ئیطلاعم لەسەر ئەوراقەکە نەبوو نازانم ئەم ئەوراقە لەسەر ئەساسی تحریکی شەکوای جەزایی ئیدعای ئام کراوە هەواڵدەری نهێنی تایە هەواڵدەری نهێنێکە چۆتە گشتی تحریکی شەکوای جەزایی لە ڕێگای ئیدعای ئامەوە کراوە و ڕەوانی گشتی کراوە و لە بەڕێز دادوەری دادگای لێکۆڵینەوە کراوە ئەویان ئەمێنێتەوە بۆ دادوەری دادگای لێکۆڵینەوە خۆی چۆن اختصاصی نەوعەکە دووەمیان ئەڵێ تەنفیزی قانونەکە جێبەجێکردنی ئەم یاسایە ئەبواە دوای تەوحیدکردنی هەردوو ئیدارەکەیە نەخێر قوربان لە یاساکەیە هاتووەڵێ پاش بڵاوکردنەوەی لە وەقای هەرێمی کوردستان لە 5 ئایاری ساڵی 2011ەوە ئیشی پێکراوە چکە بە قانونەکەەوە هاتووە بەشوا قبوڵەکەین برادێکی تر پرسیاریی کرد دەڵێ تشکیلی لیژانی تەحقیقی ئایا دادگا هەیە دادگا نییە بەڵێ منیش دەگەڵ تشکیلی لیژانی تەحقیقیان نیم و بەش بە حاڵی خۆم ئەڵێم ئەگەر بێت و لیژانی تەحقیقی ئەمانە دروست کا بەڕاستی ئەمە تەدەخولە لە دادگاکان دادوەرەکان مەحاکمی تەحقیق بە فوزەخۆی ئیشی خۆی بکاو بەبێ هیچ لیژانێک لیژانی ئیداری تشکیل لەبێ لە ناو ئیدارە و لە ناو موسساتی ئیداریە ئەوە پێش هەواڵەکردنی دۆسیەکەیە بۆ دادگا کە دوای ئەوەی چوو بۆ دادگا لیژنەی تەحقیقی دروست ناکرێت ئەو برادرە پرسیارێکی تری کرد سەبارەت بە بوونی کامێرا لە زیندانەکانە بە پێی پێوەرە نێودەوڵەتەکان و معاهدە نێودەوڵەتەکانی سەر بە UN زیندانەکان نابێت چاودێری کامێرای مراقبەی لەسەر بێت لەبەر خصوصیەتی ئەو هینە ئەو زیندان بەڵێ کاک نەوزاد وەڵامی تۆ بەنسبەت ئاسایشی گشتی یان ئاسایش من لە قسەکانمان ڕوون کردو کە و لە ئاسایشی گشتی بۆ لە سلێمانی نەبووە بەنسبەتەوەی بۆ لە ئاسایشی گشتی بۆ لە سلێمانی نەبووە من پێم وایە بە پێی یاساکە یاسای ئاسایشی گشتیە یاسای 2011 یاسای ئاسایشی گشتی هەرێمی کوردستانە بۆی بە پێی ئەو اختصاصی ئەو یاسای نردویانەتە ئاسایشی گشتی بەنسبەت یەک شتم هەیە بەنسبەت لوجانی تەحقیقیەوە لوجانی تحقیقی منیش لەگەڵ ئەوە نیم ئەوە لوجانی تحقیقی هەبێ بەڵام ئەو لوجانی تحقیقی مختصی کاکستار باسی کرد ضرورە هەبێ ئەو لوجانە تحقیقیە کە خەڵکی مختصی تابێ و بڕیارەکانی لیژنەی تحقیقی بڕیار نادا لیژنەی تحقیقی تەنها وەسای خۆی ئەنووسێ بۆ محکەمە و ئەوانەی کە ئەنووسێ ملزم نییە تەنها هاوکارە بۆ محکەمە و بۆ دادگا بۆ ئەوەی بەپێی ئەو لیژنە لێکۆڵینەوەیە محکەمە بگاتە قەناعەتی تەواو لە دۆسیەکەدا من ناوم هاوکار ڕەفیق لە پەشی زانستە ڕامیارەکان پرسیارێکمەیە لە کاکستار
ئایا گیان لە دەستانی قایمقام زانە حەمە ساڵح جا باش شێوازەی بێخۆی کوشت بێت یاخود خنکەندرا بێت ئایا ئەم خۆکوشتنە کەیسەکە بەرەو کوێ بە ئایا و کەسانێک کە لەم کەیسەیە تۆمەت پارکراون مردنی یان گیان لە دەستانی زانە حەمە ساڵح هۆکارێکە بۆ ئەوەی ڕوبەڕووی دادگا بکرێنەوە یاخود هۆکارێکە بۆ ئەوەی ئەم کەسانە ڕووپۆش بکرێن و لە تاوانەکان ببوون. سەرباز محمود خوێنکاری بەشێ ڕاگەاندن. من سەردا دەمەوێت لێرەوە سەرخۆشی خۆم ئاراستەی کەسوکاری خوا لە خۆش بکەم و پرسیارێکیشم ئاراستەی کاکەچیا هەیە. کاکەچیا لە قسەکانی ئاماژەی بەوەدا کە ئەو کەسانی کە دەست بەسەر ناتوانرێت دوو کەسی چاودێری بۆ دابدرێت، بەڵام ئایا کە یاسایەک بێت باسی شتێکی لەو بابەتە نەکە ئەوە چ جۆرە یاسایەکە؟ چونکە بێسا بینیمان کەسێک بەبێ چاودێری خۆی خنگێنرا یاخود خنکێنرا. ئەمە ینی بەڕای من و ئەمە خەلەلێکی یاساییە، بەڵام دەبوو لە یاساکانی کوردستاندا و عێراق و ئەو یاسانی کە جەنابیان زیاتر زانێنە هەیە دەبوو شتێکی واباسکە. وەرەقنەیەکیشم لە بەرنامەی جەنابەت هەیە کاکە یادگارجان، دەبوو لەو بەرنمەیەدا ڕاستە کەسانی قانونی و یاسایی هەنا، بەڵام دەبوو سەرۆکی ئاسایش یاخود مەسوولی ئاسایشی گشتی سلێمانیت و خێزانی ئێمە لەلایەنە قانونیەکەەوە مەسلەکە وەرەگرین و ئەوانیش ئامادەنین هیچ لێدوان و هیچ ڕوونکردنەوەیەک بدەن تا دوای دەرچوونی ئەنجامی لیژنەی بۆ شتێکی شاراوە دەستخۆش بەناوەکان دەستخۆش. سپاس. من ناومێ من کاکەیە پرسیارێکمەیە ئاراستەی بەڕێز کاکستارێکم لە سەرەتاوە باسی لە سەربەخۆی و سەروەری دادگا کرد. ئەگەر بڵێت بەچ پێوەرێک ئەیسەرمێنەکە دادگا سەربەخۆیە، چونکە لە ڕووداوێکی لەم شەوەی زۆر تەمەژاویدا پێم وایە بە ڕۆڵی خۆی هەڵنەساوە دادگا، چونکە تا ئێستا وەکو ئەو بەڕێزا ئاماژەی پێدا بەڕێبەری ئاسایش دەستگیر نەکراوە نەدراوەتە دادگا. لە کاتێکە لەم ڕووداوەدا لە نیوەی ڕووداوەکە دەستی لە کار کێشاوەتەوە، ئەمەش بۆ خۆی جێی گومانە و ئەگەر دادگا سەربەخۆیە بۆچی لەلایەن سەرۆکۆمارەوە لیژنە پێکەێنرێ بۆ لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکە. من ناوم چاوان فایقا لە خوێنکاری بەشی مێژووم. پرسیارەکەشم لە بەڕێز کاکستارە. پرسیارکشم ئەوە کارۆکو خۆی ئاماژەی پێکرد لە سەرەتایە کە ئەو زۆر گەشتبینیش بووە بەوەی کە بە ئازادکردنی یاخود بە دەرچوونی لە زیندان، بەڵام ئایا هۆکاری خۆکوشتنی یاخود کوژرانی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەگەر پێمان بڵێ یاخود دەکرێت بزانین ئەو هۆکارە چی بوو لە پشت مردنی کاکزاناوە وەکو تۆ وەکو کەسێکی نزیک لەوەوە. زۆر سپاس. سپاس. من شنیار سەردار خوێندکاری بەشی یاسا لە زانکۆی سلێمانی. پرسیارەکەم بۆ بەڕێز کاک بورهانە وەکو پەرلەمانتارێک لە پەرلەمانی کوردستان. وەکو ئەزانین ئەو یاسایی کە دەرچووە سەبارەت بەوەی کە چەند سەلاحیاتێکی گرنگیەوە بە ئاسایشی گشتی، بەڵام ئایا کارەکانی پەرلەمان تەنها دەرکردنی یاسایەکی بەو هەموو گرنگیەوە بۆ هەموو سەلاحیەتە زۆرەوە تەنها دەرچواندنێتی و ئایا بە دواتاچوونی زیاتری بۆ ناکرێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا بزانرێت ئەم یاسایە چۆن تەزبیقەکرێت، چۆن تەنفیزەکرێت و ئێستا بۆ نمونە ئاسایشی گشتی لای هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر متمانی خۆی لە دەستداوە، چونکە ئەگەر لە داهاتوودا کەسێکی هاوشێوە بگیرێت لەسەر کەیسێکی بەو شێوەیە ئایا تا چەندێک زەمانەتی ئەپارێزرێت، چ لایانی دەرونی خۆی کەسەکە لایەنێکی دەرونی وا بۆ بڕەخسەندرێت کە کەسەکە نەبێتە خۆی ئەوەی کە بیر لە حاڵتی خۆکوشتن بکاتەوە و چ لایانی ئەوەی کە ئاسایشی گشتی شوێنێکی وا ئامن تەرخان کا بۆ ئەو کەسێک کە گیراوە و لایانی دەرونی خۆی مرتاح بێت. وەکو باس ئەکرێت کە ئەمان ئەڵێن سەلاجە و تەلەڤیزیۆن و ئەو شێوە بابەتانەی تێدا بۆ لە سژنەکە، بەڵام کەسێکی وا بە متەهم بەو شێوەیە کە گیراوە خۆی لە خۆیان کەیسێکی زۆر بەقوەتە، خۆی لە خۆیان شتێکی زۆر گرنگە، ئایا بۆ شێوەیە کە لە شوێنێکی وایە سجن کراوە و زیاتر لایانی ئەمانەتی نەپارێزراوە. پرسیاری ترت هەبوو؟ والله زۆر سپاس.
ورار محەممەد کۆلێژ یاسا دوو سوالم هەیە یەکەمیان بۆ کاک نەوزاد و دووەمیان بۆ کاکستار یەکەمیان زۆر بە کورتی باسی لەوە کرد کە بە پێی یاسای ئەنجومەنی ئاسایش ئحالە کراوە بۆ ئاسایشی گشتی سلێمانی من ئەڵێم ئەوە ئایا ئەو یاسایە هۆکارێک نییە بۆ ئەوەی کەوا دادگا مەدەنیەکان نەتوان ڕۆڵ ببینین و ئایا ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کەوا مەکتەب سیاسیەکان و ئاسایش و پاراستن بڕیار لەسەر چارەنووسی کەسەکان بدەن هۆکارێک نییە بۆ ئەوە چونکە هەمومان ئەزانین ینی ئاشکرایە کە ئەوە موسسەیەکی نیشتیمانی نییە تا ئێستا بەڵکو زیاتر موسسەیەکی حزبی و بە حزبی کراوە سوالی دووەمیشم بۆ کاک ستار ئەوەیە کە لە وڵاتە دیموکراسیەکان هەمومان ئەزانین کەوا دەسەڵاتی سیاسی و توعادلەکان هەمووی سەر بەخۆیە و سەرۆک کۆمار ناتوانێت ینی تەداخل بکە بەڵام لێردا تەداخلکردنی سەرۆکی کۆمار بۆچی ئایا بۆچی تەداخلی کردو بۆ بێکەنانی لیژنە و ئایا ئەمە هۆکارێک نییە بۆ گوماناویکردنی مردنەکەی سپاس چێنە شەرکۆ لە کۆلێژ یاسا زانکۆی سلێمانی پرسیارێکم ئاڕاستی کاک بورانەکەم بەڕاستی خموزەتێک لە قسەکانی هەبوو کە هاوڕان نییە لەگەڵ کاک ستارە کەوتی من دڵنیام لەوەی کە گەشتبینم لەوەی کە سەرکەوتووە بم کاکسانە بێتەوانە بەڵام کاک بورانوتی من هاوڕانیم لەگەڵیا پێش تاقیقی شتێ ناڵم بەڵام دوای وتی یعنی خموزەتێک لە قسەکەی هەبوو کە بە تەواوی ڕای خۆی دەرنەبڕی لەوەیە دوای وتی هەر پارێزەرێکی سەرکەوتوو یعنی پێشەوەی کە مەلەفەکە وەرگێت سێریەکات کە ئایا بزانە سەرکەوتووە یان نا بەڵام ئەوتی ینی ئێستا کاکزاناش لێرە باسی گەرموتی من سێرم کردووە کە ینی شتێک معلوماتێکم لەسەری خوێنەوە کە ئەتوانم سپاس پەیامەکەت گەشت یەک پرساییتیش بە کاک نەوزاد خواگەر عەزیز نەبێ کاک نەوزاد دانابەزێن حەز ناکەم پرسیارەکە بکەی دوای داینەبەزێنم سپاس کاک ستارگەر وەڵامی پرسیاریەوە بە ڕێزانە بیتەوە بەڵێ سەبارەت بە ئەو دۆسیەیە کە باز لەواکە هۆکاری خۆکوشتن و ئەمانە چه حاڵەتێک بووە تاوان ئێمە دوای هەموو ئەوەی لیجنەکان بڕیاری خۆیە و دادگای لێکۆڵینەوەش دۆسیەکی هەیە لەسەر حاڵەتی ئەو کوشتنە ئەوە دوابڕیار دەرەچێت لە دوای لیجنەکەەوە خانەوادەکەی چه هەنگاوێگەنێن و چی ئەکەن لەسەر ئەو واقعە بەنیسبەتەوەی ئایا ئەم داخستنە یان ئەم حاڵەتانە هۆکارێکە بۆی لە تاوانەکان ببورن نەخێرەمە نابێتە هۆیەوەی کە دۆسیەک داخرا بڵێ ئەوە لە تاوانێک خۆشە بێت چکە ئەو دۆسیەیە بەنیسبەت ئەو شخصەوە کە کۆچی دواییەکە کە وەفاتەکە ئەو دۆسیەکە داخرێ گەر بە کورتی وەڵامی پرسیارەکان بیتەوە بەڵێ ئەمە بەنیسبەت ئەو حاڵەتەوە دۆسیەکە بەردەوامە بێ سەبارەت بە کاکە هێمن کە باز لەواکە ئایا دادگاکان کە ئەم نەمتمانی پێێتی لە سەروەری دادگا من ئەمێ هەموو لایەک لەوە ئاگادار کەمەوە تا ڕادێکی زۆر باش لەم دەڤەرەی ئێمەیە بە حکمەوەی کە من زیاتر لە 16 ساڵەکاری پارێزەرێتی یەکەم تا ڕادێکی زۆر باش دادگاکانمان سربەخۆیە و دادوەرەکانمان سربەخۆی خۆیان پاراستووە باشترین دلیل بۆ ئەو حاڵەتانە چەندین بڕیار دەرچووە لە دادگاکانی سلێمانیەوە کە تایە بڕیاری تیا دەسەڵاتی تیا هەڵوەشاوەتەوە فەرمانی گرتن بۆ کەسان دەرچووە کە سەر بە دەسەڵات بوون لە کەیسەکانی حەڤەی شوبات و ئەوانەیە چەند بڕیارێک دەرچووە کەەوە لە بەرژەوەندی خۆپشاندەران بوون ئەمانە ئەگەر دادگا سەر بەخۆ نەبووایە ئەبواە بە هەموو شێوێک ئەو بڕیارانی دەریە کرد لە بەرژەوەندی دەسەڵات بواە سەبارەت بە ئەو برادەرەی تر کە باز لەواکە ئەڵێ گەشتبین بووە و هۆکاری خۆکشتنەکەی من ئاماژەم بەوەیەوە کاڵم لە دۆسیەکەم خوێنێتەوە بۆیە گەشتبین بووم بە وەرگرتنی دۆسیەکە و بەداخڵبوون لە دۆسیەکەیە و هۆکاری خۆکشتنەکە ئێمە دوو حاڵەت هەیە هۆکاری خۆکشتنەکە دوای ئەوەی کە لیزنەکە وردەکاریەکە لەسەر هەموو ئەو نووسراوانی ئەدیلەی جینایی و تۆب عەدلی ئەوە ئەگاتە بڕیاری ئەوە کە ئەمە خۆی کوشتووە دواتر بە پێی مادەی 408 یاسای زادانی عێراقی و بە پێی بڕیاری سەرۆکایەتی هەرێم کە تعدیل کراوە بڕیاری ژمارە 64 هەر کەسێک ببێتە هۆکاری ئینتیحارکردنی ئەو کەسە خۆکوشتنی ئەو کەسە ئەگەر بسەلمێنرێت لە دادگایە ئەوە لێپرسینەوەی یاسایی لەگەڵ ئاکرێت و ئەو کاتە ڕوبەڕووی دادگاکرێتەوە پیچ پرسیارێکمە وەڵام نەدابێتەوە بەنیسبەتەوە کە ئەمێ ئاماژە بۆکو پرسیارەکان هەمووی وەڵام بەڵێ کاکبران دێمە لای تۆ
بەڵێ من دوو پرسیار ڕوبەڕووی من کرایەکێکیان بەس ئەرک نەبێت بە کورتی وەڵام بێتەوە کاتی بەرنامەکە بۆ متابعی تەنفیزی قوانین بەڵێ بەپێی مادەی 56 لە یاسای ڕقەمێکی ساڵی 1992 قانون انتخابات ئەرکی پەرلەمانی کوردستانە بەڵام ئەم یاسایانە بە شێوەیەدا درێژراوە کراوە بە ئەنجومەنێک و سەر بە سەرۆکایەتی هێرێمە سەرۆکایەتی هێرێم دەسەڵاتی یەکەمە بەپێی مادەی یەک لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 یاسای سەرۆکایەتی هێرێم بەڵام کە پلەی وەزارەتی نێراوتی ئێمە لەگەڵ ئەوان ئێستا مەشروع حازرەکەی نەمە بخینەوە بۆ وەزارەت بۆی ئێمە لە پلەی وەزارەتە بۆمان هەیە متابع و ڕقابەی بکەین دەربارەی بەڕێزی قسەی کردی قسەکانی من لەگەڵ کاکستارە تەناقض شک نابم من ئەڵێم من محامی نەبووم لەو کەیسا تا کەیسەکە تەقیم کەم و هەڵی سەنگێنم بڵێم ئەدیلە هەیە ئەدیلەی ئیدانە هەیە یا ئەدیلەی ئیحالە هەیە پارێزەرەکە خۆی باشتر دەزانێت خۆی تەقیمی کردووە ئەمە هیچ تەناقوزێ نییە خۆ من ناتوانم لە خۆمە بڵێم پێش بڕیاری دادگاش خۆم هەم بەپێی مادەی 364 مەساسە بە سەیری قەزا هەم منیش بەقەدەر ئەو شارەزانیم لەو کەیسا لە بەرەوەی ئەو فایلی خوێنەوە من بۆم نێوی خوێنم پرسیارما بوو پرسیارێک ما بوو وەڵام نەدرایەوە باز لەوە کاڵێ سەرۆک کۆمارکە لیزنی دروست کرد یەمە وەلات کاکچیە پرسیاری لە من کراڵێ بۆ بوونی چاودێر لە زیندانەکانە ئایا ئەمە چۆن یاسایەکە بەڕێزێت پرسیاری کرد بە کورتی قانونی تەنظیمی ئیداری سجوونی عێراقی و ئەوادی کە کاری پێکراوە بە هەموو مؤسساتی ئیسلاحی و چاکسازیەکان و لە ضمنیشە ئەم سجنی ئاسایش سیستەمێکی تایبەت هەیە بۆ پاراستنی تۆمەتبار پاراستن لە هەڵهاتن پاراستن لە کردەوەی ئەنجامدانی تاوانی تر بەڵام وەکو جەریبەی خۆکوشتن یاخود ئینتیحار ئەمە حاڵەتێکی نەفسیە گەڕێتەوە بۆ خودی مەجنا عەلەیهی خۆی کە خۆی بڕاوی لەسەردا لەبەرەوە لە هیچ سجنێکی دنیا نییە تۆ بەقەدەر ئەندامە ینی ڕاگیراوەکان ئەندامیان بۆ دانی چاودێریان بکە تەنها چاودێریانەکەی لە ضمنی ئەو مؤسسە ئیسلاحیە ئەو شوێنی تەسفیراتە یاخود ئەو گرتوخانەیە چۆن هەڵەسن چۆن دائنیشن حەزەکەم ئاشکرا بێ لای هەمووم بەڕێزانی کە دانیشتونە سجن قاعەیە کابرا نانەخوا هەڵەسێ خۆی ئەشوا گۆڤارە خوێنێتەوە هەر لە ناو سجنی ئاسایشیشە برادرانیش هەمووی بینیانێ تەنانەت وەرزشی دەکەن بەڵێ سوپاس کاکچیە کاک نەوزاد دێمە لای تۆ گەر پرسیارێکت لێ کرابێ وەڵامی بیتەوە و لە نیم دقەیە کۆی بۆ چوونەکان من یەک پرسیارم لێ کراوەش لە قسەکان ما وەڵامم داوەتەوە پرسیارەکە ئەوەیە ئایا ئاسایشی گشتی بەپێی ئەو یاسایە دەستگایکی نەتەوەیە یا مەکتەب سیاسەکان دەستیان تایەتی لە قسەکان ما وەڵامم داوەتەوە منیش پێم وایە دەستگایکی مەرجیاوێ بە حیزبی بەڵێ زۆر سپاس یەک پرسیارما بوو دواوتەیان وەرگرم یەکی فترەی چەنێ کاک پشتیوانیش ڕوونکردنەوەیەکی هەیە هیچ مەجاریتیان نابێ کاکستار گەر بەڵێ دواوتت بە کورتی بەڵێ بەنیسبەت من لەسەر جەم ئەم دۆسیانەیە بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن دەورێکی خراپیان جێڕا لە گەورەکردنی ئەو دۆسیەیە و دۆسیەکان کرد بە دۆسی خاڵێ خۆش بوو قایم قام لە کاتێکە دۆسی ئەو نەبوو و تەقریری غەڵەتیان بڵاو کردەوە لە سیانزەی مانگە ڕۆژێبەر لە حادیسەکە لە کەناڵێکی ڕاگەاندنی ئۆپۆزیسیۆنەوە چەند ئەرقامێکی تیا بوو باس لە 2002 زەوی و باز لە 460 میلیۆن دلار کرا بەبێ ئەوەی ئاماژە بە هیچ شتێک بن ئەمە خۆی بۆ خۆی دەورێکی زۆر سلبی و خراپی جێرا لە ناو دۆسیەکانە تەمەناکەم لە مۆلا دەوری باشتر بجێڕن دواوتت بە کورتی وڵا وەختی خۆشی تاقیبێکم هەبوو مەجای لێیانجا و کورتکردن و تۆزێت ماوەی بەرنامەکە بڵێ من لە دواتەمە قەنەعەتم وای حەق نییە بۆ شێتە هەجوم کرێتە سەر دادگا ئەو دادوەرانە بەڕاستی گوناحەکە بەو شێوەی مامەڵیان لەگەڵاکرێ و بە تایبەتی وەسایلی ئەعلام و بۆ اختصاصیش بەپێی یاساکە کە ئێمە تەحافوزیشمان هەیە لەسەری اختصاصی ئاسایشە و دەربارەی حەزەکەم قسێکی کاگەچیاش ڕاستکەمەوە کەوتی ئەکرا بە کەفالەت لەو قەزیا بەربێ مادەی 300 بەپێی بڕیاری ژمارە 160 ساڵی 83 شمولی کەفالەت ناکە جەریمەی ڕەشوە و ئەم وەقایعە شەر کاکچیاوتی لە 5 ئایارە بڵاوەتەوە 5 شەشە 5 حوزەیرانە لەبەرەوەی یاساکە خۆی ببوورە قسەم ماوە دەربارەی ئەوەی دەوری ئەلام بەڕاستی من لە چەند ساڵی ڕابردووە چەند تاوانێکم بینی ڕووی یەکێک لەوانەیەکێک لە لەندەن خۆی خنکان لە ماڵەکەی خۆیان لەبەرەوەی کرابوو بە جاسوس لێکە لە ڕۆژنامەکانە
پێویستە بە یاسای کاری ڕۆژنامەگەریا بچێتەوە و ئیعلام دەورێکی زۆر خراپی هەیە و من دڵنیام پشکی شێر لە ئەگەر ئیسپات بوو خۆی خنکانەوە پشکی شێربەری ئیعلامەکە لە بەرەوەی ئیعلام ناوزڕانێکی زۆر کاریگەریان کرد لەسەر ئەو پیاوە کاکسیە تۆوتی تۆ بە کورتی لێرەوە ئەمێ من بەڕاستی وەکو برادران ئاماژیان پێ بەڕاستی دادگاکانمان سەر بەخۆن ئەمە با نەبێتە مەدحێکی ئەلامی بۆ مەحاکم بەڵام بەڕاستی قەزا لە هەریمی کوردستانە بەتایبەتی لە دەڤەری خۆمانە قەزایەکی مستەقیلمان هەیە حکامی جەلی و شارەزە و کارامەمان هەیە ئەگەر بێت و ئەم زەختەی ئەلامیە و ئەم زەختە عاتفیە و ئەم ئیسارەی کۆمەڵە شت نەکرایە بەڕاستی مەساری قەزیەکە بەرەو شێوەیەکی ترە ڕۆیشت و حەقائقەکان هەمووی ڕوونەبوونەوە و ینی ئەم نەتیجە نەخوازراوەیشی لێ ناکەوتەوە داواکارم لە هەموو موئەسەساتێکی لە حکوومەت لە ئۆپۆزیسیۆن لە ڕایگەشتی لە میدیاکان ناڵێم چاو دێر ببن بەسەر دادگا و بەسەر بڕیارەکانەوە بەڵام دەستێوە نەدەن لە نەزاهەتی تحقیق لە نەزاهەتی مەساری قانونی و با تۆزێت لە عاتیفە دوورکەوینەوە بە مەنطق بتوانین کار بکەین مامەڵە بکەین لەگەڵ کەیسەکانە بۆ ئایندە بۆ ئەوەی وامان لێنێت لەمە دووە حاکمەکان نتوانن هەچ کەسێک لە هەچ لەوپایەکی حزبیە بانکەن بۆ لێکۆڵینەوە بڵێ کاکنەوزاد دواوتەی تۆ زۆر بە کورتی داوتم تەنها ئەوەنێ داواکارم لە سەرۆکی هەرێم لێگەڕێن بە یاسا سەروەر بێ ئەگەردانەوێ ئەم هەرێمە سەقامگیر بێ داواکاری گشتی ڕۆڵی خۆی ببینێ و دادوەرەکان و دادگاکان ڕۆڵی خۆیان ببینن دەستی حیزب و دەستی کەسانی خاوەن نفوذ و بەرپرسە حیزبەکان بچێشنەوە لە دادگاکان و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی تەنفیزیش هاوکار بن بۆ دادگاکان و دەسەڵاتی دادوەری. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لێرەدا و بەم شێوەیە بەرنامەی ئەم جاری بە کراوەی کۆتایی دێت سوپاسی میوانەکان مەکەم سوپاسی ئەو خوێندکارانە شەکەم کە ئەرکیان کێشەو لە بەرنامەکە ئامادە بوون بەڵێ مەبەستمە دووبارە جەخت لەسەرەوە بکەمەوە کە ئێمە لەم بەرنامەیە مەبەستمان نەبووە هیچ لایەنێک تۆمەتبار بکەین و پێش ئەنجامی لیژنەی لێکۆڵینەوەکان بکەوین تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.